سڵاوتان لەبێت. هەرێمی کوردستان بەهۆی فرەیی نەتەوە و ئاین بەهۆی مێژوو شوێنەوارە جیاوازەکانی بەهۆی لەباری کەش و هەوا و بوونی چەندان شوێنی دڵفێن خاوەن ژینگەیەکی لەبارە بۆ گەشتیاری. بێگومان سێکتەری گەشتیاریش سەرڕای داهاتە ئابوووریەکەی هاوکات ڕێگەیەکیشە بۆ ناساندن و لە یەکنزیکردنەوەی نەتەوە و کلتورە جیاوازەکان. یەکێک لە هێڵەگەشتەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بریتە لە پەرەپێدان بە سێکتەری گەشتیاری بۆ ئەوەی ببێتە سەرچاوەیەکی کاریگەری داهات. بە چەشنێک ئاماژە کراوە کە سەرچاوەی دیکەی گەشتیاری لەم کابینێدا بەرەی زیاتری پێ بدرێت تاوەکو گەشتیاری لە هەرێمی کوردستان فرە زۆر بێت. مەبەستمە ئەو بەرنامەیە تەرخام بکەم بە سێکتەری گەشتیاری، ئەویش بە میوانداری خات و ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشتوگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان. هاتۆمەل بەخێر بێ. زۆر سپاس. ئەوەی کە تێبینیمان کرد لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چ لە کارنامەکەی ڕۆژ یەکەمی پەرلەمان لە کۆمەڵێک مناسبەی تریش پێداگیریەکی زۆر هەیە بۆ پەرەپێدان بە گەشتیاری بە شێوەیەکی گشتی و فرە زۆرکردنیشی لە هەمان کاتدا. بەڵام تەماشە دەکەین کە ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و ینی ساڵی پار تاوەکو ئێستاش کەمتر توانرا لە مەجای گەشتیاری کاری جدی بکرێت. ئەمەوێت پەیوەندی نێوان ڤایرۆسی کۆڕۆنا و کار و چالاکیەکانی ئێوە بزانم لە بواری سێکتەری گەشتیاری. زۆر سپاس بۆ تەرخانکردنی بەرنمەیەکی تایبەت بە گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. سەرەتا پیرۆزبایی نەورۆز و جەژنەکانەکەم لە هاوڵاتیانی کوردستان ئومێ دەکەم لێرەوە هاوڵاتیانی کوردستان جوانی کوردستان و ئەو ژینگە دڵڕفێنی کە هەیەی وەکوی جەنابە داماژت پێدا بتوانین بە ڕەنگە ئاڵاوڵاکانی کە دەچین بۆ سەیران و گەشت و گوزار پاکژی و ژینگەی کوردستانیش بپارێزین لە کاتی ئەوە و پابندیش بن بە ڕێنمایەکانی بەشێکیان هەر پەیوەندی بە ئێوەیە گەشت و گوزار تایبەت کە ئێمە ئەو بەرنامەمان لە سێم ڕۆژی نەورۆز پەخش دەبێت پێویستی بە ڕێنمایشە بێت دواتر ڕێنمایش دەبێت بدەینە بینەرانیش بەدڵنیایە. ئەوەی کە جێی دڵخۆشیە کابینەی نوێم سێ سێکتەری زۆر گرنگی دەستنیشان کردووە لە هێڵە گشتیەکانیان کە دەبنە ئەولەویەت واتە دەبنە بەدیلی نەوت و ئەو غاز و ئەوانەی کە لە ڕابردوودا لە کابینەکان وکو سەرچاوی داهات ئەوانش کەرتی گەشت و گوزاریە، کەرتی زراعەیە، کەرتی سنایە. ئێمە وەکو گەشت و گوزار کاتێ باز لە کەرتی گەشت و گوزار دەکەین ڕاستە پەتای کۆڕۆنا و ڕاستە قەیرانی دارایی ئەمانە هەمووی کاریگەری بە جۆرێک لەسەر سێکتەرەکان بەگشتی هەیە. بەڵام بە بڕوای من ئەمە دەرفەتێک کە بێ بۆ پیاچوونەوە بەو بنەمایانە یان بەو ژێرخانەی کە ئەم سێکتەرانە لەسەری بنیادنراوە یان لەسەری وەستاوەتەوە. بۆیە دەکرێت لەگەڵەوەی کە ئاستەنگ لە بەردەممانە هەیە لەگەڵەوەی هاوڵاتیانی گەشتیار وەکو پێویست ناتوانین دەرگاکان واڵا بکەین و زۆری نەبێن قەرەباڵغی یان چالاکی جۆرا و جۆر لە ڕێگای چالاکیەکانی کە قەرەباڵغی دروستەکە ئەمە دەکرێت بۆ قۆناغێک ڕای بگرین. بەڵام ئەمە ڕێگر نییە لە بەردەمی ئەوەی کە با بڵێن سیاسەتی پەرەپێدان و پێشخستنی کەرتی گەشت و گوزاری لە ڕێگای زیاتر تاکیدکردنەوە لەسەر ئەو بنەمایانەی کە گەشت و گوزار لەسەری ڕائەوەستێ و دەتوانێت پێشی بخەگومان هەرێمی کوردستان مقاوماتی زۆری تێدایە بۆ بەدڵنیاییەوە وەکو ئاین و ئاینزاکان وەکوەوەی کە باسیشمان کرد وەکو پرسی شوێنە گەشتیاریان ئەو شوێنانی کە دڕفێنن وەکو شوێنەواریەکان ئەمەوێت وەردە وەردە قسە لەسەرەوەش بکەین. بەڵام راپۆرتێک ئامادەی با پێکەوە ببینین. شوێنەوارە مێژوویەکانمان بەشێکن لە سەرمایە مێژووی کولتوری وڵاتەکەمان و پاراستنیان ئەرکێکی لە پێشینەمان دەبێت و کار دەکەین بۆ بەهێزترکردنی ئالەتی دۆزینەوە و سەرپەرشتی و پاراستنیان و هەروەها هەوڵی بەکارخستنی کاراتریان شوێنەوارانە دەدەین بۆ بواری گەشتیاری بە پێی ستانداردە باوەکان. هەرێمی کوردستان ناوەندی ئاینە کۆنەکانی وەک میترایی و زەردەشتیە. سەرزەوی بەیەکەوە ژیانی ئاشتیانەی ئاینەکانە. لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 3500 شوێنەوار هەیە. هەندێکیان لە سەراسی جیهان زۆر دەگمەنن. واگەشکەوتی شانەدەر، گوندی بێسانسوور، گوندی چەرمە و قەڵای هەولێر و وەشکەوتی قسقاپان و چەندانی دیکە. یەکێک لە بنەما گەشتیاریەکان هەبوونی مەزارگە و شوێنەوارە کۆن و ئاینیەکانە. دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لە کابینەی نوێمدا زیاتر بایەخی پێداوە و 22 شوێنەواری ئاینی ڕێبەری گەشتیاری بۆ ئامادەکراوە.
هەنگاوەکانمان دوو بەشن هەنگاوێکیان پێشتر دەستمان پێکرد بوو لە ساڵانی ڕابردوو زیاتر لە ڕووی ناساندنەوە بۆ نمونە زیاتر لە 22 شوێنی ئاینیمان دلیلمان بۆ دروستکردن ڕێبەرێکی تایبەتمان بۆ دروستکردن و جگە لەوەی لە ناو ڕێبەرە گشتیەکەش ئەو شوێنانەمان داخلکردن پلانی تۆکمەتر ئیشی لەسەر بکەین لە داهاتوو بۆ نمونە هەموو ئەو شوێنە پیرۆزانەی لە ئاینە جۆرا و جۆرەکان هەیە چۆن بتواندرێ خزمەت گوزاریان بۆ دابین بکرێت. وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە 400 شوێنی ئاینی ئامادە بکرێنەوە تا بکرێنە شوێنی گەشتیاری یاداشتێک لە نێوان وەزارەتی ئەوقاف و دەستەی گەشت و گوزار و بەڕێبەرەتی گشتی شوێنەواری هەرێمی کوردستان ئامادە کراوە بۆ بایەقدان بە شوێنەوارە ئاینیەکان بۆ بژانەوەی ئابووری. مزەکەرەی تەفاهم هەیە لە بینی ئێمە و دەستەی گشتی گەشت و گوزار سێر لایەنی سەرەکی ئێمە لە ناو پرۆسەکەین. لایەنی سەرەکی وەزارەتی ئەوقافە لە ناو وەزارەتی ئەوقافیش بەڕێوەبەرەتی پێکەوەژیانی ئاینەکان لەگەڵ دەستەی گشتی گەشت و گوزار و هەروە لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی شوێنەوار ئەو سێ لایەنە یاداشتێکمان حازر کردووە بەسمایە تەوقیعی بکەین ئیمزای بکەین. لە هەرێمی کوردستاندا چەندین شوێن و مەزار هەن کە هاوڵاتیان سەردانی دەکەن لەوانە یەک مەزاری شێخی باڵک کە دەکەوێتە شارۆچکەی حاجی ئۆمەران دوو مەزاری مار ڕەبەنبۆیە لەسەر ڕێگەی گشتی شارۆچکەی شەقڵاوە سێ پەرزگای لالش کە لە لای پەیڕەوکارانی ئاینی ئێزدی بە شوێنێکی پیرۆز دادەنرێ چوار مەزارگای مەربێت تا قدیشە کە دەکەوێتە گوندی هەرمۆتە پێنج شوێنەواری مێژووی قسقاپان کە لای پەیڕەوکارانی ئاینی زەردەشتی شوێنەوارێکی پیرۆزە. ئێرە مزگەوتی گەورەی شاری سلێمانیە بەدەر لەوەی وەک هەر مزگەوتێکی دیکەی ئاسایی شوێنی ئەنجامدانی مەڕاستیمە ئاینیەکان و خوداپەرستیە لە هەمان کاتدا تایبەتمەندیی دیکە گرنگی زیاتری بەم مزگەوتەی ناوەندی شاری سلێمانی داوا ئەویش بوونی مەزاری کاک ئەحمەدی شێخی سلێمانی و مەلیکی کوردستان مەلیک مەحموودە. هاوکات بەشێک لە بنەماڵی حەفید لێرن شێخ سالاری حەفید کە دۆستی مەلا مستەفای بارزانی بوو دوایین میوانی ئەم گۆڕستانە تایبەتە بوو لە ناو خۆ دەرەوەدا سەردانی مەزارەکان دەکرێت وەک جۆرێکی گەشتیاری ئاینی کاریگەری لەسەر ڕاکێشانی گەشتیاران کردووە. ڕۆژانە بەردەوام خەڵکی سەردانی مەزاری حاجی کاک ئەحمەدی شێخەکە خەڵکی شار خەڵکی دەرەوەی شار خەڵکی عەرەب و بیانی و خەڵکی هەر چوار پارچەکەی کوردستان بەدیەکرێ لێرە و بینیوانە و بەردەوام هاتوچۆکەن و غەیری ئەوانیش خەڵکی مەسیحیەکانی سلێمانی کە لە سەردەمی خۆیانە حەزرەتی حاجی کاک ئەحمەدی شێخ پێکەوە ژیانێکی جوانی دروست کردووە کە سەردانیانەکەن لە وڵاتانەوە بۆ کەنیسەکان لە کەنیسەکەەوە ئەێنێنن بۆ ئێرە و لێرە باسی ئەو پێکەوە ژیانیان بۆکەن لەسەر مەزاری حاجی کاک ئەحمەدی شێخ کە حاجی کاک ئەحمەدی شێخ لە سەردەمی خۆیان دروستی کردووە لەم شارەیە. هەر لێرە و لە ناو مزگەوت بەشێک لە گۆڕی میرەکانی بابان دەبینرێن. هەرچی سەبارەت بە ڕێژەی هاتنی گەشتیارانە بۆ هەرێمی کوردستان نەگەر لە ساڵی 2007 وەری بگرین لەو ساڵەدا ژمارەی گەشتیاران 377,000 گەشتیار بوو بەڵام لە ساڵی 2013 گەیشتە 3 ملیۆن گەشتیار تێکڕای ڕێژەی گەشتیاری ساڵانە لە 130 بەرز بۆتەوە بەڵام دوای هاتنی داعش ڕێژەکە دابەزیوە لە 2014دا لە 160 دابەزی. بەپێی ئامارێکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان بۆ شەوی سەری ساڵی 2021 122,981 گەشتیار ڕۆیان لە هەرێمی کوردستان کردووە لەو ژمارەیە لە 162 بۆ پارێزگای هەولێر و لە 119 بۆ پارێزگای سلێمانی و لە 107 بۆ پارێزگای دوهۆک و لە 112 بۆ ئیدارەی گەرمیان بەبەراورد بە شەوی سەری ساڵی 2020 کە ژمارەکە 167,316 گەشتیار بووە لە 126 دابەزینی گەشتیاری بەخۆیەوە بینیوە. بە شێوێکی گشتی ئێماگە سەیر بکەین لە کابینەی نوێیەم گرنگێکی زۆر بە کەرتی گەشتیاری دەدرێەوە ئەوەش ئامانجی ئێمەیە بێگومان تا ئێستا ینی گرنجەکانمان بۆ دەرکەوتووە هەم لە بواری هەلی کار هەم لە بواری پرۆژەی نوێی گەشتیاری کە ئەوانە گرنگن بۆ کۆمەلگا بەرنامەی باش دابنین بۆ ئەو شوێنانی کە گەشت و گوزاری ئاینین یان گەشتیاران بە مەبەستی ئیتر پەیڕەوەکانی خۆیان یان ئەوانە سەردانی دەکەن ئێمە شوێنمان زۆرە. گەشتیاری ئاینی لە هەرێمی کوردستان کە جۆرێکە لە 12 جۆرەکەی گەشتیاری کوردستان لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 40 شوێنی ئاینی جۆراوجۆر هەیە 20 شوێنیان بۆ ڕاکێشانی گەشتیاری و بەرهێنان
بە تەواوی گونجاون. ئەمەرخان وەکەوەی کە لە راپۆرتەکە بینیمان پرسی شوێنە گەشتیاریەکان ئەوانەی کە پەیوەستن بە ئاینیان شوێنەوارە ئاینیەکان یانیش مزگەوت و کڵێسا و پەرزگا دەکرێت ببنە شوێنی گەشتیاری بۆ گەشتیاران. ئێوە لە کارنامە و کارکردنی ئێوە چ دەکەن بۆ پەرەپێدان بە کارکردن لە گەشتیاری لە بواری گەشتیاری ئاینی؟ من سەرەتا لە قسەکەی جەنابی سەرۆکی حکوومەت کە لە پەرلەمان ئاماژەی بە گرنگی شوێنەوار و ئەو ناوچە دێرینانەی کە لە کوردستان هەیە بۆیە من لێرەوە داوا لە جەنابیش و لە جێگری سەرۆکی حکوومەتی شەکەم کە قۆناغی یەکەم با لەوە دەست پێ بکەین کە بەڕاستی شوێنەوارەکانی کوردستان ماندوون خەریکە لە ناوەچن خەریکە نزیکە بێتەوە لە فەوتان. ئێمە دوو ناوچە با بڵێم ئامێدی وەرگین لەگەڵ کفری وەرگین بە نمونە ئەگەرچی لە هەموو کوردستانە کوردستان ناوچەیەکە کە دەوڵەمەندە بە شوێنە دێرینە ئاینی شوێنەواریەکان و ناوچەکانی تری بەڵام بەداخەوە بەشێکی کەمی لەو شوێنانە ناسێنراون یان لەبەرچاون بۆیە پێویستمان بەوەیە لە دوو قۆناغ دەست پێ بکەین. قۆناغی یەکەم ڕزگاربوونیانە لە فەوتان و قۆناغی دووەم دەست بکەین بە نۆژەمکردنەوە. چۆن دەتوانین ئەمانە بکەین؟ ئێمە کاتێک من لە بدایەتە باسی ئەوم کرد کە چۆن ئێمە وا بکەین ئەم دەرفەتەی ئێستا لەبەر دەستمانایە کە پەتای کۆڕۆنا هەیە و ناتوانین جوڵەیەکی فیزیکی بکەین بەڵام دەتوانین لە ڕووی سیستمەوە دابنیشین لەگەڵ دامەزراوە پەیوەندیدارەکان ئەو بنەمایانە بەهێزکەین. بەتایبەت کوردستان شوێن وەکو شوێنەوارەکان لە سۆمەرەوە بگرە تا وەکو کلدانیەکانیش چەندان شوێنی ینی شوێنەواری باش لەو ناوچانە هەن. دەمەوێت ئەوەی شاری ئور بە نمونە بێنمەوە ئەوە وانەیەک بێ بۆ کوردستان و بۆ ئێمەش کە بەداخەوە کاربەدەستانی عێراق لەگەڵ ئەوەی کە شارێکی دێرینی شارستانی قوڵی عراقی ئاینی و زانستی و هەتا دوایی بەڵام بینیمان لە بیابانێکی کەلاوەیە بەپەلە بۆ میوانداری ڕێگایەکیان خێرا دروست کرد بۆ ئەوە لە کاتێکا دەبوو بە گەورەترین سەرچاوی داهات و هەلی کار و ئەوانە بۆیە دەبێ لەم قۆناغەیە ئێمە وەزارەتە پەیوەندیدارەکان جەنابیان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕاست پێرن بۆ ئەوەی ڕێگاوبان نۆژەنکردنەوە ڕزگاربوون لە فەوتان دابینکردنی خزمەتگوزاریەکان دابینکردنی پێداویستەکان وە پیاچوونەوە بە تەواوی ئەو ڕێکار و ڕێنمایانەی کە چۆن وا بکەین ئەم شوێنە گەشتیاریانە ئەم شوێنە ئاینیانە ئەم با بڵێن مەزارگانەی کە هەمانن پێداویستەکانیان دابینکەین من بەرلەوەی بچینە سەر ینی وەڵامی پرسیارەکەم دەستکەوێت سەرنجی منت بۆ شتێکیکە ڕاکێش ینی بێگومان ئەمەرخان نۆژەکردنەوەی ئەو شوێنەواریانەش نەکرد بە تەنها لە ڕووی کولفەوە پێویستی بە جوود هەیە خۆتەزاری لە ڕووی پسپۆریەتیشەوە ینی ناکرێت بەسەلەن بنمونە بە دیزایانی مۆدرن و بە کەلوپەری مۆدرن کەسی پسپۆرمان لە کوردستان و لەو بوارە هەیە کە ئیشتە سەر ئەو ئێمە مادام بەڕێوەبەرایەتی گشتی شارەوان شوێنەوارمان هەیە مادام فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەمان هەیە کە وەکو وەزارەتێکی دەرەوەیە دەکرێت لە ڕێگای ئەو سەفارەت و قۆنسڵیاتانی کە لە عێراق و لە کوردستانە هەن کوردستان جارێکی تر لە ڕووی شوێنەواریەوە ئەگەرچی هەنگاو نراوە بەڵام هەنگاوەکان زۆر کەمترن لەوەی کە پێویستە بکرێت دەبێت لەگەڵ بتێنەوە ئەرچی خۆت دەمەوێت ئەوە بکەین کە ئێمە بە پەیوەند لەگەڵ پەیوەندەکانی دەرەوە ئەم گفتوگۆیەمان کردووە کە دەبێت هاوکارمان بن لە هێنانی پسپۆڕی شوێنەواری و شوێنەوار ناسان و بمان بەستنەوە بە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکانی کە تایبەتە بەوە بۆ ئەوەی لەگەڵ کنە و پشکنینە فەندێکی نێودەوڵەتیش بهێنین بۆ ئەوەی کوردستان جارێکی تر بیخێنەوە سەر نەخشەیەکی زانستی شوێنەواری کە ڕێک بکرێتەوە ئەمە یەکێکە لەو بەرنامانەی کە ئێمە دەمانەوێت لەم خولەی کابینەی نوێە ئەمە جێبەجێ بکەیت بەڵام ئەمەشمان پێویستە بەوەیە کە هەم سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەم وەزارەتە پەیوەندیدارەکان هەم با بڵێن لایەنە پسپۆڕیەکان لە زانکۆ و خەڵکانی ئەکادمی ناوخۆیی تایبەت خۆتارزان پەیوەندیەکی پێویستە پەیوەندیەکی باش لە نێوان کەرتی گەشت و گوزار و هەروەها زانکۆکانی شەبێت تابیانی زۆر ئێستا لە ماستەر و دکتۆران و خەریکی توێژینەوەی زانستین ئەمە شتان دروست کردووە ینی فەنتان داونەتێ گفتوگۆتان هەبوو لەگەڵ وەزارەتی خوێنی باڵا بۆی قوتابیان لە بواری گەشتیاری توێژنەوە دروستکەن ئێمە لە قۆناغی یەکەمان لە ماوەی ئەم 4 مانگەی کە دەست بەکار بووین کارمان کردووە
دوو کۆبوونەوەمان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە کردووە لەسەر دوو ئاست. ئاستێکیان لە ڕووی مێژووی و زانستیەوە کە پەیوەندی هەیە بە شوێنەوار و بە توێژینەوە و دراسات. ئاستێکی تری ئەوەیە کە ئێمە پەیمانگە ئامادەیی لەگەڵ بەشی کۆلێژەکانمان هەیە کە بۆ دروستکردنی کەسی پسپۆر بۆ خوێندنی گەشت و گوزار واتە ئامادەی گەشت و گوزارمان هەیە پەیمانگەی گەشت و گوزارمان هەیە و بەشی زانکۆیشمان هەیە بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئەم بەشە زۆرانەشمان هەیە دەیان دەرچووی گەشت و گوزاری لە هەرێمی کوردستان هەن و دەیان خوێنکاری کچ و کوڕ ئێستا بێکارن یاخود نەتوانراوە ئەو پرۆگرامانەی کە لە وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە ئەخوێندرێت و ئەم دەرچوانە دەرەچن ینی کادرێکی لێهاتوو بە هەڵگری کۆمەڵێ پسپۆڕی و توانا و لە ڕووی لێهاتووی زمان لە ڕووی لێهاتووی زانستی گەشت و گوزاری ئاینی واتە دەرکردنیان دەرچوانی کۆمەڵێک کادریان دەرچوانی کچان و کوڕان لەوەی کە هەڵگری کۆمەڵی زانستی شوێنەواری بن با بڵێن گەشت و گوزاری ئاینی بن گەشت و گوزاری چارەسەری بن کوردستان دەوڵەمەندە بەدەیان جۆری گەشت و گوزاری کە دەکرێت پسپۆڕی تیا دەچێت لەگەڵ لە بەشی دووەمەچینە سەر ئەو پسپۆریێتە و دامەزراندنیان بەڵام ئەمەوێت وەڵامی پرسیاری یەکەمم دەستکەوێتەوە بۆ ئەو شوێنانەی کە ئاینین ینی چی کراوە یان چی دەکەن بۆەوەی گەشتیاری ئاینیشیان ڕوولا لە هەرێمی کوردستان بکەن و سەردانی ئەو شوێنە ئاینیانش بکەن و بێتە سەرچاوێکی داهات. پلانی ئێمە ئەوەیە کە لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد شکوریش ئەم گفتوگۆیەمان کردووە و ئێستا لە محەممەد شکوری وەکو دەستەی وەبەرهێنان ئێمە دەمانەوێ بۆ نمونە لالش بە نمونە بێنینەوە یان هەر یەکێک لەو ئاین و ئاینزانەی لە کوردستانە هەن هەندێکیان ڕەنگە لە ئەویان نەبێت ینی ئێمە لە کۆنترینیان بن لە جیهانیش دەمانەوێ هەموو ئەو شوێنانە مۆزەخانەیەکی تایبەت بە خۆیان هەبێت شوێنی حەوانەوە و ڕستۆرانت هەبێت لە نزیکی مەزارەکان و مەراسیمی ساڵانە ڕێخین چۆن لە کەربەلا و نەجەف چۆن لە وڵاتانی ئەوروپا ئەبینین کڵێساکان بوونەتە سەرچاوی داهاتی ئەوەن ئێمەش لە کوردستانە نابێت بەم پەرش و بڵاویە بمێنینەوە دەبێت ڕێکیان خێن ڕێخستنیش ئەوەیە بۆ نمونە ئاینی ئێزیدیەکان کوردستان تاکە ناوچەیە کە پەرستگای لالشی تایە لەسەر ئاستی هەموو دنیا نەک لەسەر ئاستی ڕۆژهەڵات یان لەسەر ئاستی هەرێمی کەواتە چۆن دەتوانین ئێمە ئەمە بکەین پێویستمان بەوەیە مۆزەخانەیەکی تایبەت بە شوناس و توراس و تەواوی ئەو مێژووە جینۆسایدی کە 74 جار جینۆساید کراون لە مۆزەخانەیەکە هەبێت و لە مەراسیمی ساڵانەیە مؤتەمەرات و چالاکی جۆرە و جۆری بۆ بکەین و بانگێشتی خەڵکانی پسپۆر خەڵکانی دۆست و خەڵکانی ئاین و ئاینزاکانی ئێزیدیەکان و لایەنەکانی تر و حیواری ئەدیان ئەمە لەسەر کاغەز نووسراوە ئەمە دەستمان پێکردووە چۆن ئەچێتە پراکتیک دەستمان پێکردو پێویستمان بە دەستەی وەبەرهێنانە پێویستمان بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە پێویستمان بە وەبەرهێنەرانی نیشتیمانی و نێودەوڵەتیە بێن لەگەڵمانە هاوکار بن ئەم حیوارەمان لەگەڵ هەموو ئاین و ئاینزاکان لەگەڵ وەزارەتی ئەوقاف دەست پێ کردووە لەگەڵ دەستەی وەبەرهێنانیش لە ڕێگای وەبەرهێنانی وەبەرهێنەر و لە ڕێگای داڕشتنی ماستەر پلانێکی گەشتگیر بۆ هەموو ئەو ئاینانە و لە قۆناغی یەکەمە ئەوەی بە ئێمە دەستمان پێ کردووە هەنگاوی یەکەم بۆ ئەوەیە کە بۆ نمونە لە لالش گرنگی پێ بدەین لە هەڵەبجە بۆ کاکەیەکان دەستی پێ بکەین و لە هەولێر و لە کۆیە و لە سلێمانیش کۆمەڵێک لەو ئاینانەی ئاینی جۆکانە ئاینی مەسیحەکانە و ئاینەکانی تریش بە نمونە من کفری کاتێکە سەردانم کرد 20 گۆڕی زەردەشتیەکان لە شاری کفری هەیە کەواتە چۆن دەتوانین ئێمە هەموو ئەم مێژووە دێرینەی لە کوردستان لە ڕووی ئاین و ئاینزاکان هەیە وا بکەین پێداویستەکانی کەرەسەکانی ئامادە بکەین ئەمە دەستەی گەشت و گوزار وەکو بەرنامە وەکو پلان داڕێژراوە بەڵام کێمان پێویستە دەستەی وەبەرهێنانمان پێویستە وەزارەتی ئەوقافمان پێویستە وەزارەت پەیوەندەکانی دەرەوەمان پێویستە و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیش لە ڕێگای لیژنەی باڵای وەبەرهێنار کە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لەوێن دەبێ پاڵپشتمان بن بۆی ئەمە بچێتە بواری سرنج بۆ شتێککە ڕاکێشام و شتێکم هاتە خیاڵ خۆتەزانی لە جیهان کۆمەڵێک کەسایەتی ئەدەبی هونەریوان هەیە کە مۆزەخانەی تایبەتیان بۆ دروستکردن و بۆتە سەرچاوی داهات بۆ ئەو وڵاتم ئێمە لە ئەدەب لە مەحوی و نالی و دەیان شاعری گەورەی کلاسیک و ئەوانەمان هەیە لە بوارەکانی ترمان هەیە بۆ بیر لەوە نەکراوەتەوە کە
شوێنی تایبەتیش بۆ ئەوانە دروست بکرێت وەکو مۆزەخانەك هەم دەبێتە سەرچاوی داهات هەمیش ئەبێتە شوێنێک بۆ ناساندنی ئەو کەڵە پیاوانە بە نەوەی نوێ بنمونە. بە دڵنیاییەوە من یەکێک لەو سەرنجانەی لەسەرم هەبوو کاتێک کە گروپە گەشتیارەکان داخلی کوردستانە بن تەنها ناوچە تەرفیهەکانە بینن لە کاتێکا ئەمە دەواازەیەکی گرنگە بۆ ناساندنی شوناسی تۆ لە ڕووی ئەدەبی لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی مێژوویەوە بۆ نمونە لە سلەیمانی ئەم مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکەمان هەیە کە جینۆسایدی میلەتێک گەرشیف کراوە کەواتە دەبێت گروپەکان کاتێک کە دێنە کوردستانەوە ببرێنە ئەو شوێنان لە هەولێر مۆزەخانە لە ئەم شوێنانە کە هەیە بەداخەوە هەتا ئێستا مۆزەخانەکانی کە هەیشە نەک ئەوەی کە دەبێ هەمان بێت ڕۆژانی هەینی و ڕۆژانی شەممە کە پێویست دەکات کراوە بێت بە ڕووی گەشتیارەوە ئەو ڕۆژانە کە پێویستە داخراوە ناکرێتە بڕیارێک بۆی داوامان کردووە لە وەزارەتی پەیوەندیدار کە دەبێ بە بەردەوام بکرێتەوە و بە پێی دەوامەکان کاربەندی بۆ دەستنیشان بکرێ بۆ ئەوەی کە بچێتە ناو بەرنامەی گروپەکانەوە سەردان بکرێ و ئەوەی جەنابیشت بە ئاماژەت پێدا ئەوە پێویستە کات کە ئێمە دووبارە لە ڕێگای ئەو پرۆژانەی کە وەبەرهێنەران کە لەگەڵمانە ئابن ئەمانە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو کا دەتوانین بڵێن کوردستان هەموو ئەو ناوچانەی هەیەی لە ڕووی ئاینی لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی وەرزیشەوە جارێکی تر تەسنیفی کەین و بیخینە بواری کردداریەوە باشە بەکو قسەمان لەسەر شوێنەوار و شوێنی ئاینی کرد ئەمەوێت لەسەر شوێنە تەرفیەکانیش قسە بکەین ینی کوردستان ڕەنگە کەشوهەوایەکەی وای کرده بێت کە دیان شوێنی گەشتیاری زۆر باشن بە تایبەت لە ناوچە سنووریەکان بەڵام ئەو شوێنانە لە بیرەوەری و لە کارکردنی گەشتیاری کوردی کۆمەڵک شوێنن ئەناسرێن بەڵام لەگەڵەوە شوێنی تر هەیە کە ڕەنگە لەوان جوانتر و باشتر و نایابتر بێت بۆچی تەنها لە بیرەوەری گەشتیاری کورد تەنها کۆمەڵک شوێن و دەکیان بە کۆمەڵک شوێن گرتووە چیتان بەوە کردووە کە شوێنی باشتی گەشتیاری هەن ئەمانە جارشکە بناسنێنەوە و کاری دەسەر بکەن بەڕاستی من لێرە زۆر سوپاسی کۆمەڵی لە مامۆستایانی زانکۆکەم کە خۆ بەخشانە وەکو ڕاوێژکار هاتوون لەگەڵمانە بردێکی ڕاوێژکاریمان دامەزراندووە کە ئەوانە هاوکارمان بن لەو بابەتانەی کە پەیوەندی بابەتانەوە هەیە بۆ نمونە ئێمە دووبارە سوپاسی گروپە خۆڕستکەکانی شاخەوانی و گروپە هوەری و گروپی چالاکی جۆرا جۆرەکانەکەین کە کوردستانمان پێ ناسێنن سروشتە جوانەکەی کوردستان ئەناسێنن و بوونەتە GPS ئێمە واتە هەموو ئەو فۆتۆیانەی تەسووریەکەن هەموو ئەوانەیە ئێمە پەیوەندیان پێواکەین لەگەڵیان نادانیشتنەکەین بۆی بتوانین هەموو ئەمانە کۆکرێتەوە بیان ناسێنین گەلێک شوێن لە کوردستان هەبەوەکوی جناب دامەژت پێدا نەبینرابوون بەڵام ئێستا گروپە شاخەوانەکان ئەو گروپانەی کە خۆیان دەچن سەردانەکەن پێشانمان دەدەن کە کوردستان چەند شوێنی دڵڕفێن و نایابی تایە کە دەکرێت ئەمانە ببنە سەرچاوە بەڵام بەشێک لەو شوێنانە بەڕاستی ئەوەندە سەختە زۆر زەحمەتە گەشتیار بتوانێت بچێت کەواتە لێرەوە بەرپرسیارەتی وەزارەتی ئاوادانکردنەوە دەکەوێتە ئەستۆی کە دەبێت ڕێگامان بۆ ئاسانکاتەوە بەشێک لەو شوێنانەی کە لە وڵاتانی ئاسیا وڵاتانی ئەوروپای بینی مەرجنیە هەموو شوێنێک بە قیرتا بۆی بڕۆی ئەکرێ هەندێک لە ڕێگاکان بە قادرمە بۆی دروستکەی هەندێک لە ڕێگاکان ڕێگای گڵی هەر لە میانەی ئەو پرۆگرامە وەزیری شارەوانی لێرە بانگەش کراوە وەزیری ئاوادانکردنەوە لێرە بووە باسی ئەوەیان کردووە کە بۆ ئەو شوێنە گەشتیارانە دەستیان بۆ کردووە کە ڕێگاوبانیان بۆ بن پێم وابی دەست بە ئیشەکە کراوە گەر ئەوەندی کە کۆرۆنا مەودایدا بێت من پێویستم بەوەیە ڕاوێژ لەگەڵ ئێمە بکەن ئێمەین ئەهلی بۆ ڕاوێژتان پێ ناکرێت هێشتا دامەزراوەکان وەکو پێویست تەنسیقێکی موسساتی نییە لەوەی کە بۆ نمونە دەستەی گەشت و گوزار چەند ڕێگای دەوێت بۆ گەیشتنی گەشتیار بە شوێنە گەشتیارەکان بە شوێنەوارەکان بە شوێنەکانی تر بە سوپاسەوە ئێمە هەنگاومان ناوە بۆ هەندێک لە وەزارەتەکان بەس پێویستمان بەوەیە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی خۆیە هەموو ئەو سێکتەرانەی کە لە هێڵە گشتێکەیە دەستنیشانی کردووە دەبێت وەزارەتەکان ڕاستپێرێ کاتێک کە ڕێگاوبان بۆ ناوچەیەکی شوێنەواری دەکات دەبێت بەڕێوەبەتی گشتی شوێنەوار دەستەی گشتی شوێنەوار وەزارەتی شارەوانی گەشت و گوزار ئەمانە لەگەڵ بن بۆ ئەوەی پێیان بڵێن لەکوێ ڕێگایکی گڵیمانەوێت لەکوێ قیرتاومانەوێت ئێمە گەلێک لەو ئەشکەوتە نایابانەی لە کوردستانان کە مێژوویەکی دێرینیان هەیە گلەیەکی زۆر لە ڕێگای گروپە خۆڕستکەکانەوە بە ڤیددیو بۆیان نردوین کە زۆر سەختە بچن بگەن بەو شوێنانە یان زۆر جار ینی زۆر
هاوڵاتی بێویژدانانە پیسی کردووە ناشرین بووە کە زەحمەتە تۆ بتوانێت کەواتە کۆمپانیاکانی پاکردنەوە یان ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بەرپرسن لە پاگراگرتنی ناوچە گەشتیارەکان و شوێنەکان دەبێت دەستیان بگات بۆ شوێنانەش ئەمە بۆیش ئەمە ڕاشکاوانە لەگەڵ بینەری خۆمان قسە بکەین ینی ئەوەی کە دەگەڕێتە سەر ئەرک و بەرپرسیارەتی جەنابتان ینی ئەو هەمە هەنجە بۆ لەگەڵ دەستیەوە بەرهێنان دروستە بێت بۆ لەگەڵ وەزارەتی شارەوانی و ئاوادارکردنەوە دروست نابێت ینی ئێوە بۆ کۆبوونەوە دروست ناکەن لەگەڵ هەمویانە دەستمان پێکردووە ئێمە کاتەکەی کەمە لە بەردەستمانە ینی نەمانوتووە نیان کردووە بەس من پێویستم بەوەیە لەگەڵەوەی ئێمە وەکو دەستێک گشتی ئەماکەین بەڵام لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیشەوە ئەم مەبدەە بچێتە بواری جێبەجێکردن چونکە ئێمە لە ڕێگریەکەیە بەوەی کە نەخێر ڕێگرینیە بەڵام کراوانە بێت نەخێر ڕێگرینیە بەڵام پێویستمان بەوەیە پاڵپشتی زیاتر هەبێت پاڵپشتی لە ڕووی داراییەوە لە ڕووی دابینکردنی با بڵێن وەبەرهێنەرەوە چونکە کاتێک بۆ نمونە ئێمە کە کاتێک پرۆژەیەک ئاماداکەین پێویستمان بەوەی وەبەرهێنەرێک بێم ئێمە لە ناو لیژنەی باڵای وەبەرهێنانانین جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی وەزیرەکان لەوێن بۆ یەک کاتێک باز لە گرنگی سێکتەرێکەکەین دەبێ پێداویستەکان و هەلومەرجەکانیشی هەڵبسەنگ باش یەک لەو پرسانەی کە ئەمەوێت یەکەمە پرسیار و وەڵاممان دەستکەوێت پرسی وشیارکردنەوەی هاوڵاتیانە بۆ پاراستنی گەشت و شوێنە گەشتیارەکان هەروەها پێدانی چاپەمەنیە بە خەڵک بە گەشتیار بۆەوەی شارەزای ئەو شوێنانە بن وەکەوەی کە خۆشت فەرمووت هەندێک شوێن هەیە یان لە لەرگی ئەو گروپا گەشتیارانی کە گەشتیاران دێنن ئەو گروپە سیاحیانە نیان بنە ئەو شوێنانەی کە کللتوری ئەمەیان پێ بناسیێت بەڵام با راپۆرتێکی تر ببینین و دواتر دەرگای گفتو گۆشتە سەر ئەو بابەتەش دەکەینەوە. هەر لە سەرەتایی دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی یاریمی کوردستانەوە باز لە گرنگجیدان بە کەرتی گەشتیاری کراوە و کاریشی بۆ کراوە. لە ئێستاشدا یەکێک لە بەرنامە گرنگەکانی دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێم لەم کابینەیە پرسی بە ئاکادیمیکردنی کەرتی گەشتیاریە بە جۆرێک هەلی کار بۆ دەرچوانی بەشە تایبەتیەکانی گەشتیاری بڕەخسێنرێ. لە دەستەی گەشت و گوزاردا سنتەری تایبەت بە توانامرۆیەکان هەیە کە تایبەتە بە پێگەیاندن و تێگەیاندنی زیاتری کادران لە ناو شوێنە گەشتیاریەکاندا. بەپێی ڕێنمایی پۆلینی هوتێلە ئەمە کە نزبەی سەتاسی بوو ئێستا خۆشبەختانە بە گەشتاندنێکی شکردیمانە 150 کەوا کارمەندانی هەرێمی کوردستان واتە دانیشتوانی هەرێمی کوردستان لە بنکە گەشتیاریەکان بەڵام خۆتان دەزانن ئەم کارمەندانەی کەوادا دەمەزرێن پێویستیان بە خولی ڕاهێنانە هەروەها لە دەستەی گەشت و گوزار سنتەرێکی باشمان هەیە بەشی توانامرۆیەکانمان هەیە ئەو بەشی توانامرۆیەکان تایبەتە بە کردنەوەی خولی ڕاهێنان ئینجا خولی پراکتیکی بۆ ئەو دەرچوانە بۆ ئەوەی ئەوان بە شێوەی نەزەڕی خوێندیتیان بۆ ئەوەی بە شێوەی پراکتیکی عملیەکان بکەن. لە هەرێمی کوردستاندا لە ڕێگەی ئامادەی و پەیمانگا و کۆلێژەکانی تایبەت بە گەشت و گوزارەوە کادران بە شێوەیەکی ئەکادیمی پێدەگەێنرێن هاوکات بۆ ئەوی قوتابیەکان بە شێوەیەکی مەیدانی کارەکانی تایبەت بە گەشتیاری ببینن دابش دەکرێن بەسەر شوێنە گەشتیاریەکان و هۆتێل و کۆمپانیەکانی گەشتیاری لە هەمان کاتدا بەپێی ڕێنماییەکانی کۆمپانیا گەشتیاریەکانی ژمارەیەکی ساڵی 2015 ئاماژە بۆ کراوە بۆ هەر کۆمپانیا و بریکارێکی گەشتیاری کەدا دەمەزرێ دەبێ بە ناچاری دەرچوویەکی گەشت و گوزار دابمەزرێنێ بۆ ئەوەی هەلی زیاتر بدرێتە کادری ئەکادیمی لە ناوخۆدا. بە پاڵپشتی سەرۆکایەتی زانکۆ بە سوپاسەوە ڕۆژێک قوتابیانی ئێمە لە بەشی گەشت و گوزار پۆلی دوو پۆلیسێ داوام ناکەن ڕۆژی دووشەمان بە هیچ شتێک نایانە زانکۆ ئەوانە تەوزیع کراون لەسەر هۆتێلە پێنجەستێرەکان و چارەستێرەکان و لەسەر کۆمپانیا گەشتیارەکانەوەنیکەوە تراڤل ئەجنسیە ئەو دڵسۆزانێک کە لە ناو کابینەی نۆ دانەوێ هەلی کار بدۆزنەوە بەڕاستی هی ئەوەن بێن جۆ لە قوتابیەکانم بگرن بانی پێویستیان بێت لە ئێمە نزیک ببنەوە ئەگەر ئێمە بتوانین هەلی کار بۆ 74 قوتابی دروست بکەین وانە خۆ ئەخۆ حکومت ئەگە بێت لەگەڵ ئێمە هەماهەنگ بێت دەتوانین چیتر بکەین ئێمە ئەو هەموو هوتێلەمانەیە. سەرڕای ئامادەکردنی پرۆژە یاسای گەشتیاری بەڵام تا ئەمساتە تەنیا یەک جار لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار لە پەرلەمانی کوردستان میوانداری بەرپرسانی گەشت و گوزاریان کردو و قسەیان لەسەر کردووە بەڵام یاسای گەشتیاری هیچ خوێندنەوەیەکی تا ئێستا بۆ نەکراوە. هەلی کار ئەگەر دەستەبەر نەکرا زال نەبووین بەسەر بەتاڵە کەواتە هیچمان نەکرد. ئێمە لە کوردستان یعنی بزانە بێکاری گەیشتە چێ خەریجی گەشت و گوزارە کۆلێژی تەواو کردیە خۆت پەیمانگای تەواو کردە ئیشی نییە
ئەوە دەگەڕێتەوە سەر ئەساسی زانستی ئێمە دەبی لەلایەنی ئەوانەی کار پەیوەنددارن وەکو وەزارەتی شارەوانی و گەشتوگوزار دەستەی گەشتوگوزاری هەرێم دەبی ئەوانە مەرز دابنێن لەسەر چێشتخانەکان لەسەر هۆتێلەکان لەسەر هەموو ئەو چالاکیان ناو گەشتوگوزار هەیە کابینەی نۆ دەستی بەکار کرد بەڕاستی ئەمە سوپاسی سەرۆکی حکوومەت دەکەین کە زۆر پێشنیاری لە جێخۆی پێشکەش کرد گوتی دەبی ئەو شتانە بکەین یعنی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و گرنجیدان بە سێکتەری گەشتیاری یاسای گەشتیاری لە پەرلەمان کەوتووە هەتا ئێستا یاسامان نییە تو چۆن دەتوانی سەرپێچی کارێک سزا بدەیت لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 70 تافگەی گەشتیاری هەیە کە بەشێکیان خزمەتگوزاریان بۆ دابین کراوە بوونەتە پرۆژەی گەشتیاری زیاتر لە 60 شوێنی سروشتی و ژینگەیی هەیە کە هەندێکیان پرۆژەی سەردەمی لێ دروستکراوە 22 شوێنی پیرۆزی ئاینیش هەیە کە ڕێبەریان بۆ دروستکراوە زیاتر لە 15 مۆزەخانەی جۆراجۆر هەیە دەیان ڕووبار و 5 بەنداوی ئاو گلدانەوە هەیە چەندان ئەشکەوتی مێژووی و سروشتی کە دیمەنی ناوەیان زۆر سەرنجڕاکێشە هەیە کە چواردەیان لە ڕێبەری گەشتیاری تۆمار کراون زیاتر لە 15 پارکی گەشتیاری لە شارە گەورەکان هەیە کە سەرجەمیان دەکاتە زیاتر لە 230 شوێنی گەشتیاری زیاتر لە 575 هۆتێل و 300 مۆتێل و 75 گوندی گەشتیاری و 1902 ڕێستۆرانت و کافێ هەیە لە زۆربەی وڵاتاندا کەسانی ئەکادیمی و پسپۆر و دەرچووی پەیمانگا و کۆلێژ و ئامادەیەکان ئەم شوێنانە بەڕێوە دەبن. ئەمە خە نامەوێت یعنی ناسیۆنالیستانە قسە بکەم بەڵام زۆر جار تێبینی ئەوە دەکەین کاتێککە چینە کافێک ئەچێنە چێشخانەیەک لە هەندێک لە چێشخانەکان ینی ئەوەی کە دێت بە خێرهاتن دەکات بە زمانی عەرەبی قسە دەکات یان خەڵکێکی بێگانەیە لە کاتێکدا ئێمە خەڵکی زۆر گەنجمان هەیە کە کوردن و دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن دەکرێت هەڵی کاریان بۆ بڕخسێت بۆ ئەوە پێویستە چ بکرێت تاوەکو ئێستا نەکراوە یعنی زیاتر جارێک کە شەڵێمەوە مافی هەموو کەسێکە کە کار بکات بەڕاستەکەی بەڵام تاوەکو شتێکەیە لە کوردیرە تاوەکو ماڵ هەبێت کارکردن بۆ مزگەوت بەتاڵە ئەمە کۆمنتی تو لەسەر من زۆر سپاس دەکەم بە ئەو پرسیارە چووکە بەڕاستیەوەیەکێک لە ئەولوێتەکانی ئێمە کە بەداخەوە دەستی کار لە کوردستان لە کەرتی تایبەت طبعاً ئێمە ئەگەر سەیریکەین لە 2013 تا ئێستا بەهۆی قەیران و شەڕی تیرۆر قەیرانی دارایی کەم دەرفەتی تەعین بوون بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان و ئامادەیەکان هەبوو کەواتە دەکرێت تاویزی ئەمانە لە کەرتی تایبەت بکەینەوە و ناکرێت کەرتی تایبەت ڕێژەی بەشداربوون لە هەموو وڵاتی دنیاە خەڵکی بیانی کار دەکات بەڵام نەبووە خەڵکی بیانی زیاتر بێ دەستی کاری لە خەڵکی هاوڵاتی نیشتیمانەکە خۆی بۆیە ئەولەوێتی ئێمە ئەوەیە کە لە ساڵی 2020 هەتاکو کۆتایی کابینەکە ڕێژەی دەرچوانی گەشت و گوزار ئامادە بکەین ڕاهێنانی زیاتریان بۆ بکەین بۆی توانای لێهاتووی زمان و پێداویستەکانی تر کە بازاری گەشت و گوزاری لە هۆتێل لە پێنجەستێرەکان لە ڕستۆرانتەکان کە داواکەن ئەمانە ئامادە بکەین بە تەنسیق لەگەڵ وەزارتە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی بتوانین ڕێژەی بەشداری دوو ئاستێکیان ئاستێکی گشتیە کە هەردوو ڕەگەز دەبێت لە 150 کەمتر نەبێت بۆ قۆناغی یەکەم لە ناو ئەوە شار ڕێژەی لە 125 بۆ 30 کچان و ژنانی ئێمە بەشدار بن لە هۆتێلە پێنجەستێرەکان و لە ڕستۆرانتەکان و ئەمە وا ئەکات کە گەشت و گوزار بۆ خۆی پرۆسێکی شارستانیە هەرێمی کوردستان وەکۆی کە کۆمەلگایەکی کراوە و جۆرێک لە دیموکراتی بەرجەستە کردووە لە وێناکردنی پێکەوەژیانی ئاینەکان پێکەوەژیانی پێکاتەکان کەواتە دەکرێت ئەمە بگوازینەوە بۆ ناوەندەکانی کەرتی تایبەتیش لە هۆتێلەکان لە ڕستۆرانتەکان لە شوێنە گەشتیارەکان بەشێکی تری ئەوەیە بەداخەوەی کە تێبینیم کردو کە هیوادارم ئەمەش هاوکارمان بن لایەنە پەیوەندیدارەکانەوەیە کە لە هۆتێلە پێنجەستێرەی و چوارەستێرەکان هیچ معالمێکی کوردستانی نابینی هەموو فۆتۆکان هەموو ئەو تابلۆیان وەزارەتە پەیوەندیدارەکان بەرپرسن دەبێت یەکێتی هونەرمەندان دەبێت سندیکاکانی وەزارەتی ڕۆشنبیری هاوکارمان بن لەوەی کە کاتێک سەردانی هۆتێلێکی پێنجەستێرەی لە کوردستان بکەین بیانیە کە دێتە کوردستانەوە معالمی کوردستان ببینێ وێنەی قەڵای هەولێر ببینێ وێنەی جاسەنە ببینێ ئەشکەوتەکان ببینێ شوێنە گەشتیارەکان ببینێ فۆتۆگرافەرەکانی ئێمە ببینێ کە چەند خەڵکی بەتوانامان هەیە لە هەموو هۆتێلێکە لە دنیاە جناح زیاتر لەسەر ئەو هەم هەنجێ بوو بەڕاستەکەی ینی
ئەو بەنووسراو بە مامەڵەکردن لەگەڵ وەزارتە پەیوەندیدارەکان ئێوە بۆ یەکسەر داخل نابنیانی گفتوگویان لەگەڵاکە پێمە ئیشێکی زۆر زەحمەت نییە ئێستا دەستمان پێ کردو بەداخەوە پێشووتر ئەم وەعیە هەژار بووینتیایە ئەمە یەکێکیان و دووەم بابەتی باسی دەرچوان کرا ئێمە ئەم دەرچوانە پێویستمان بەوەیە کە زیاتر ئامادەیان بکەین بەشێکی تری ئەوەیە جەنابەت باسی هوشیاریت کرد هوشیاری تەنها پەیوەست نییە بە دەرچوان یان بە موەسساتی گەشت و گوزاری بەڵکو هاوڵاتیەکی ئاسایی ڕاگوزەر لەسەر شەقامەکان و شۆفێرێکی تەکسی و کارمەندانی پۆلیس و ئاسایش لە بازگەکانە پێویستیان بەوەی تێبگەن لە بەهای گەشت و گوزار و لە زۆر جار من باسی ئەوواکەم هاوڵاتی گەشتیار کە لە باشوور و ناوەڕاستی عراقیت بۆ کوردستان ئەو دەیەوێت بێتە کوردستان خۆش گوزەرانی ببینێ دەیەوێت بەدڵێکی خۆش بگەڕێتەوە و فیدباکێکی جوان بەرێتەوە لەگەڵ خۆیان کەواتە پێویستمان بەوەیە لە دەواازەی یەکەمی داغڵبوونیان لە بازگەکانی هەولێر دهۆک سلەیمانی نینەوە هەموو ئەوانە بەهەز بە پێشوازی لێکراو بکات و بە زمانی خۆی بە خێراتنی بکرێ و ئەو ڕێنمایانەی پێ بدرێ و ئەو پرۆشور و بڵاوکراوانەی کە کوردستانی پێدەناسیێنێ ناوچە گەشتارەکانی پێدەناسیێنێ ئێمە لەمەیانە تیمی دەستەی گەشت و گوزار و بەڕێوەرایەتی گشتەکان لە بازگەکانە پێشوازی لە میوانەکانەکەن پێشوازیان لێکەن و ئەمانیانە دەنێ کاتێک کە گەشتیار دێت هەست بەوە بکات کە ئەمان هەیە ڕێزگرتن لە گەشتیار هەیە ئەمە لە وڵاتە پێشکەوتەکان ئەمە هەیە بێتە بەشێک لە وشیاری خەڵک بەداخەوە لەکرێت بڵێن بەدەگمەن ئەمە ڕوویداوە کێشەیەک دروستە بێت لە با بڵێن لە بەغدا کوردێک لێرە پێی وایە تۆڵە دەکات و لە گەشتیارێکی بەستە زمان دەکات من زۆر جاراواڵێم ئەڵێم کوردایەتی لە بازگەکان ناکرێت کوردایەتی لە پەرلەمانی عراقەکرێ لە پەرلەمانی کوردستانەکرێ لە هەر سێ سەرۆکایەتەکانی هەرێم سەرۆکایەتی حکوومەتی عێراق و کوردستان لەوێ دەکرێت شەڕەکانمان دەبێت لەوێ پێچەوانەوە ڕێزگرتن لە گەشتیارەوە گەورەترین شەڕە دژی ئەوانە دەکەی کە ناکۆکن دڵنیاییەوە مامۆستایەکی عەرەب لە چۆمان چوو بۆ ناو بەفر جوانی کوردستانی بینی بوو یەکێ لە قسەکانی ئەوە بوو کە گەڕایەوە بۆ شارەکەی خۆی بە خوێنکارەکانی ئەو ڤیددیۆیانە پێشانەدا لە دەرسی جوغرافیا و سروشتە جوانەکەی کوردستانیان بۆ شەرحەکات و بۆیانە ناسێنێ کەواتە ئەم گەشتیارە دوو ڕۆڵی بینی جگە لە ڕوویداهات و ئەوە واکە فیدباکێکی تەندروست و جوان بۆ سیمای کوردستان خەڵکی تر بێنێتەوە بۆ ئەوە کەواتە ئێمە دەبێت گەشتیار لە دوو ڕۆ سێریکەین لایەنێکی بابەتی داهاتە کە داهات دێنێتە کوردستان و بازاڕی ئێمە بژێنێتەوە بابەتێکی شیان نیشتیمانیە دەبێت بە ڕۆحێکی نیشتیمانی سەیری بکەین ئەم گەشتیارە کە دێ منێکی کوور دەبینێ لە ڕەوشتم لە بیرکردنەوەکانم لە هەڵسوکەوتم ئەو جوانیانە بەرێتەوە کە میلەتێکین دەتوانین جوانتر وەکۆی کە دایمەن من ئاماژە بەوەکەم کە بەڕاستی ئێمە وڵاتانی دەوروبەرمان بازاڕەکانمان بۆ گەورە کردوون بەچی ئەوان توانیویانە ئەم سەرکەوتنە بەدەستبێنن لە ڕێگای هونەرەوە لە ڕێگای میدیاوە لە ڕێگای گەشت و گوزاریەوە کاتێک گەشتیارێکی ئێمە سەردانی تورکیا لوبناان تونس یان هەر وڵاتێکە کا بۆ هەر وڵاتێکە بینێ کە دەگەڕێتەوە باسی لە جوانی باسی لە شوێنەکانەکە کەواتە کوردستانیش دەتوانێت لە ڕێگای هونەر لە ڕێگای شانۆ لە ڕێگای فستیڤال لە ڕێگای کۆنسرت لە ڕێگای میدیاوە و لە ڕێگای هاوڵاتی ئاسایش کە ئەرچی بەشێکیان ئەرچی ئێوەیە بەشێکیان ئەو بەر ئاندانی و بەرهێنەرەکانە بۆی بتوانین ئەرکی میدیایەکە هوشیاری نیشتیمانی لە ڕووی ئەوە چونکە شۆفێرێکی میسری یان شۆفێرێکی ئوردونی کە سەرەکەوی لەگەڵ تەکسێکەیە بەقەدەر گایدێکی سیاحیان ڕێبەرێکی گەشتیاری ڕۆڵی هەیە ناساندنی شوێنە گەشتیاریەکانی کەواتە دەبێ ئەم هەستە نیشتیمانیە لە لای هەمووان وەکو یەک هەز بە بەرپرسیارەتی بکەین بۆیە دەستەی گەشت و گوزار دەتوانێت بە هەماهەنگی لەگەڵ لایەنەکان بتوانێت هەموو ئاستەنگانی هەواتە دەکرێتەوە بڵێن کۆڕۆنا ئەوەی بیرخستینەوە کە ئەوەی کە لە کابینەی کارنامەی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانش لە کابینەی نوێمدا هەیە کە گەشتیاری زیاتر پەرەی پێ بدەین و کرێت لەگەڵ ئەو پەرە پێدانە بیری خستبینەوە کە یان ئەو قەیران و سەرچاوی داهاتی نەوتی کاتێک داپەزیەوەی بیر خستبینەوە کە گرنگجی پێ بدەین و جارش کە وشیاری بدەین و خەڵک دەکرێت وا بڵین بە دڵنیاییەوە من زۆر جەخت لەواکەمەوە چۆن وڵاتانی ئەوروپا سوودیان لە کلێساکانیان بینی و سەرچاوی داهاتن چۆن وڵاتانی عەرەبی کە سعودیە بە فەریزەی حەجی یەک ساڵی خەرجی 2 ساڵ دابینەکە چۆن نەجەف و کەربەلا ساڵانە مەلاین دۆلار پەیاکەن لە ئەربعینیە کەواتە کوردستانیش دەتوانێت
هەموو ئەو بنەمانەی کە تێدایەتی بۆ قۆناغێک لە قۆناغی یەکەمە کابینەی نۆ دەبێت بنیەی تحتی گەشت و گوزار بەهێزکە لە ڕووی تعلیماتەوە لە ڕووی یاساوە لە ڕووی دابینکردنی پێداویستەکانی خزمەتگوزاری گەشت و گوزاری و لە قۆناغی دوای ئەوە هەستەکات بنیەی تحتی گەشت و گوزار گەشتۆتە ئاستێک کە دەتوانێت ببێتە سەرشکەوە دووبارە دەکەمەوە کە ئێوە حکومەتن لێرە دانیشتون یعنی لەگەڵ حکومەت دانیشتوم و ئەرچی ئێوەشە لەسەر ئەو بیرکردنەوە و ئەو ئایدیانەی کە بەرامبەر ئەمەوێت دواپرس تایبەتکەین بە پرسی پاراستنی شوێنە گەشتیارەکان لەلایەن هاوڵاتیانەوە وەکۆی کە لە سەرتاش ئاماژەم پێکریستە ئەو بەرنامە لە نەورۆزدا پەخش دەکرێت بەتاخەوە خەڵکانێک ینی وا تەماشەی شوێنە گەشتیارەکان ناکرد کە موچی خۆیانە زۆر زار زبر و خاشاشی تێدا فرەتدەن و زۆر زار لە شتێک تووڕێیە ڕەنگە داخەکەی بە پیسکردنی ژینگە ینی بڕێوێنێتەوە ئەمەوێت ڕێنمایەکانی ئێوە بزانم بۆ هاوڵاتیان لەسەر پاراستنی شوێنە گەشتیارەکان بەسپاسەوە ئێمە بەڕێبەرە شتەکانمان لە دهۆک هەولێر سلێمانی ئیدارەی گەرمیان تیمیان ئامادە کردووە کە با بڵێن پێداویستەکانی هەڵگرتنەوەی خۆڵ و خەشاک دابش بکەن بەسەر گەشتیارانە لە هەمان کاتشا ڕێنمای گەشتیارەکەین کە هەم لە ڕێگای تیمەکانمانەوە هەم لە ڕێگای ئەو ڕێنمانێک کە هەمانەکە ئەو گەشتیارانەی کە سەردانی ناوچەکانەکەن ژینگەی ناوچەکە بپارێزن لە بە دوو ڕۆوە بەشێکیان بەجێنەهێشتنی پاشماوەی خۆراک و ئەو کەرەسانێک کە لەگەڵ خۆیان نەبردووانە بەشی دووەمی بەکارنەهێنانی هیچ نووسینێکە لەسەر شوێنەوارەکان و لەسەر ئەوانە بەتایبەت گەشتیاری بیانی دەنووسێت بە زمانی تر دەنووسێت زۆر جار کۆمەڵێک ڕەمز یان کۆمەڵێک نووسین کە سیمای ئەو شوێنەوارە بشێوێنێت بۆیە ینی لێرەوە داواکارین کە هەم هاوڵاتیانی کوردستانی بە ڕوویەکی خۆشەوە بە زمانێکی شیرین لەگەڵ گەشتیاری عەرەب بدوێن و ڕوحی هاوکاریکردن و ڕوحی ڕێنماییکردنیان بدەنێ زۆر جار گەشتیارێکی عەرەب کە سەردانی دووکانیان چۆمانیان بادینانەکە لەوانەیە نەزانێت لەو شوێنە مەترسیەکانی چییە لە شوێنەکانی چییە بۆیە هەمومان ببین بە ڕێبەرێک بۆ گەشتیارانی بیانی کە سەردانی کوردستانەکەن لە هەمان کاتشا خۆمان وەکو هاونیشتیمانێکی کوردستانی ئەو وێنایە پێشان بدەین کە میلەتێکی پاک و خاوێنین بەو جوانیە ئەچینە سەیران بەڵام نابێت بە ناشرینی ئیزافە لەسەر قسەی جنابیشتان پێویستە ئەوانەی کە گروپی گەشتیاریشیان هەیە بە گەشتیارەکان بڵێن ئەوانەی کە بیانین لەسەر ئەم دیاردە نەمێنێت لەسەر نووسین لەسەر شوێنە شاخاویەکان بەڕاستی ینی دیاردێکی زۆر ناشرنا من دەبینم کۆمەڵێک ناوی دیاریشن وەکو ناوەکان کە بە زمانی غێرە کوردی نووسراوە ینی ڕوونتر بنم بە زمانی عەرەبی نووسراوە ناوەکان عەرەبین ینی ناو نووسین و شت نووسین ئەمەش پێویستە ینی گروپە گەشتیارەکان ئەوانەی کە بەرپرسن لە هەماهەنگن یان ئەوانەی کە بەرپرسن لە کەرتی تایبەت لە بەرپرسی گروپەکانن ئەوان بەرپرسیار کراون لەوەی کە ئەو تیمانەی کە دێن دەبێت پابند بن بە ڕێنماییە تەندروستیەکان دەبێت پابند بن بە ڕێنماییە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان و ئەوان ڕێنمایی بدەن بەو ئەندامانەی کە لەگەڵ خۆیانەیەن بە هەمان شێوە دووبارە ئەمە ڕێگر نابێت لەوەی کە هاوڵاتیانی ئێمەش ببن بە هاوکار وەکۆی کە باسم کرد لە وڵاتانی دنیا شۆفێرێکی تەکسی پۆلیس تێگەوانە هاوکاری کەرتی گەشت و گوزارین بۆچی چونکە تێئەگا بەهای گەشتیار چەند گرنگە بۆیە هاوڵاتیانی ئێمەش هیوادارم ینی ئەمە بەڕەچاو بکەن ئەم خۆیان پابند بن و هەم هاوکارمان بن یەکێک لەو کێشانەی کە لە بەشی زۆری ئەو دەستە و وەزارەتانە هەیە پرسی بە یاساییکردنە پێیان بە یاساییکردنی کۆمەڵێک پرۆژە یان کۆمەڵێک شت کە بتوانێت بەپی یاسا مامەڵەیان لەگەڵ بکرێت ڕوونتر بڵێم لە ئەڵلقەی ڕابردوودا بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق میوانم بوو کە سەرۆکی دەستەی ژینگە باسی ئەوەی کرد کە پێویستە دادگایەکی ژینگەیی دروست بکرێت وابزانام کتابیشیان بۆ دادوەری کردبوو پێویست بەوە نیە کە دادگایەکی تایبەت بە گەشتیاریش دروست بکرێت یانیش دادگایەکی گەشتیاری هەبێتیان بەشێکە بێت لە دادگاکان بۆی مامەڵەی دادگایی و یاسایی لەگەڵ ئەو کەسانە بکەن کە لە ئەبنە مەترسی لەسەر شوێنە گەشتیارەکان من سپاسی مامۆستا عەبدوڕەحمانەکەم لێرە ڕێز و سڵام بۆ هێکێمە هەماهەنگین بەیەکەوە تەواوکەری یەکترین لە ئەرکەکانمانە ئێمە وەکو دەستەی گەشت و گوزار بەر لەوەی باز لە دادگاکە بکەین کە زۆر گرنگە پێویستمان بەوەیە کە دەستەی گەشت و گوزار
کە لێرەشەوە داوا لە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتەکەم هاوکارمان بن لە تێپەڕاندنی یاسای گەشت و گوزار کە یاسامان هەبوو دەتوانین سزاکانی یاسایەکەی ئامادە کراوە لە دوای نەورۆز ئێمە ئاراستەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیەکەین لە ڕێگای وەزارەتی شارەوانیەوە و ئەم کە بووین بە خاوەنی یاسا لە ناو یاساکەیە مادە یاسایەکانە باز لە سزاکەین باز لە سەرپێچیکەرانی ئەواکەین کە بابەتی شوێنەواریە بابەتی لانکرد بەشێکی تری پێویستمان منیش و مەمەستا عەبدوڕەحمانیش پێویستمان بە پۆلیسی گەشت و گەشتیاری و ژینگەیی هەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئەوان لەگەڵ وەزارەتی ناوخۆکەت بوونە نامانەوە قورساییان بخەینە سەر بەڵام دەڵێن بەشێک لە کارمەندانی وەزارەتی ناوخۆ بماندنێ بۆ ئەوەی بەجلی مەدەنیەوە بەجلی تایبەت بە گەشت و گوزار و ژینگەییەوە چاودێر بن هاوکار بن هەماهەنگ بن ئەوانش دەبن بە بەشێک لە ڕێبەری گەشتیاری لە شوێنەکان هەم لە ڕووی سەلامەتی گەشتیار هەم لە ڕووی پێدانی ڕێنمایی لەوەش پێویستە ڕۆڵیشان ڕۆڵی ئەو پۆلیسانەی کە جەنابەت فەرمووت بە هەندوەری بگرین ئەوانەی کە لە کاتی نەورۆز بێگومان لە شوێنە قەڵەباڵغیەکان شەو ڕۆژ لەسەر جادە ڕادەوە سنجەگای سوپاسن بەدڵنیایەوە من لێرەوە سوپاسی نەکەر ئەوان سوپاسی تەواوی کەرتی تایبەتەکەم کە ئومێ دەکەم حکوومەت وەکۆی کە داوامان کردووە لە بەخشینی ڕسوماتی ئەو قۆناغەی کە کەرنتینە بووە لە 2020 و ئێستاش زۆر جار کەرنتینە زیان بە کەرتی تایبەتە گەیەنێ داوامان کردووە کە لە بەشێک لە ڕسوماتانە لیان خۆش بن بۆچی چونکە لە کاتی قەیرانەکانی شەڕی تیرۆرە لە کەرنتینەی هاوڵاتیانە هۆتێلەکان و ڕستۆرانتەکان و کەرتی تایبەت هاوکارمان بوون لە دابینکردنی شوێنەکان بۆیە دەبێ وەکو دووبەی بکەین لە گەشت و گوزارە کار ئاسانی بکەین بۆ کەرتی تایبەت کار ئاسانی بەوەی کە ئێمە مەرجەکانمانەوەندە قورس نەبێت کە گەشت و گوزاری یان بەو بەرهێنەری گەشتیاری کەم بکەینەوە دەبێ هانی بدەین و بەرهێنەر ڕابکێشین بۆ کەرتی گەشت و گوزاری ئەویش بە چیەکرێ بە ئاسانکاری لە ڕووی قانون لە ڕووی دابینکردن تەخسیساتەوە لە ڕووی قانونیەوە لە ڕووی ڕێنمایی و زۆرێک بابەتی تر بۆیە هیوادارم کە ئەوان چۆن هاوکارمان بوون ئێمەش لە قۆناغێک لە قۆناغەکان هاوکاریان بین و من لێرەوە سوپاسی برایانی پۆلیس و ئاسایش کارمەندانی تەندروستی کارمەندانی وەزارەتە پەیوەندیدارەکان لە ڕووی ژینگە لە ڕووی گەشت و گوزاریەوە کە هاوکارمان بن دووبارە سوپاسی گروپە خۆبەخشەکان و هەموو ئەو کەسانەشەکەین کە هاوکارمان منیش هیوادارم ڕۆژێک دابێت خەڵکێکیان بەرپرسێکی دووبەی لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی بڵێت هیوادارین کە بۆ کوێرەمی کوردستان کار بکەین سپاس خاتوو ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان کە لەگەڵمان بووی و کاتم گرتی زۆر سپاس سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەرشان